بريك ودركا ولقوا شير شماوي بريك ودركا ولقوا شير شماوي وكمان يميني لهورا وزمان وقتي نقاب وعجاب بورشي بخيال قناي سركم يالي فربو لخمين هيا ريا وريا وريا كردم كرد بس باوانم هورامي لو لو كردم كرد بس باوانم هورامي لو لو خلقي يرانم صورجن ميلم داو باتو ربوار وربوار باوانم والبكو الله رفيقنا كم بابكم بريتو الله من رفيقي وناكم باوانم بريتو الله فرقم غيري يا دي أوجنا رازمي باوانم دنجي مين يا دي ربوار وربوار بابكم بربوايا ربمي لموت برد زي زادو نيواكاواي ربمي لموت برد زي زادو نيواكاواي ربمي رفيقي وناكم زي زادو بريتو واي واي دەستان خۆش بێ بەرەکەت بکوێتە دەنگ و دەستانەوە
سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزۆنی گەڕیان و رادیۆ تەلەڤیزۆنی سلێمانی لەگەڵتان دەبین لە ڕۆژێکی دیکەی جەژنی قورباندا. ئەم جەژنە دەکەینە جەژنی کەیف و خۆشی و خۆشاهەنگی و خۆشی ماڵەکانتان. ئەمڕۆ چەند میوانێکی دیکەی ئازیز و خوێندگەرم لەگەڵمان دەبێن بۆ ئەوەی جەژنانە و جەژنە پیرۆزە لە ئێوە بکەین و لە ئێوەی بکەن. کاک جەزای ساز وەکو سەرۆکی کۆمەڵەی هونەرە میلیەکانی سلێمانی بەخێر بیت. زۆر سپاسم کاک دیوان. سپاس بۆ جەنابتان، هەمیشە هیلاکتان دەکەین، ماندووتان دەکەین. بە پێچوانە کاک عامر تاقانەش وەکو هونەرمەند ئەمڕۆ لەگەڵمان دەبێت. کاک عامر گیان واست دەکەم ئەوێ مایکەکە بەکاربێنی کاک عامر، وانە؟ ئەرەڵا مایکە جاجا مایکەمان بۆ بکارم گوێمان لە دەنگێ بێ وەک دەنگە پرجۆش و خۆشکەی جەنابتان دەنگتان خۆش بێ. هیوام سەرکەوتنتانە. کاک جەزابێ مەولای جەنابتان تەوان لەگەڵ تیپی موزیکی خۆشەویستە کە لە دوو ڕۆژی جەژندا لەگەڵمان بوون، دەست و پەنجەتان دەکوشین، ماندوو نەبن، هەمیشە هێزێکی باشی هونەر و هونەری ملین لە ئەمڕۆدا. کاک جەزا جەژنە پیرۆزە لە بەڕێز دەکەم. جەژنی پیرۆز بێ، جەژن لە هەموو ئەوانی کە بیسەر و بینەری هەردوو کەناڵەکان و هەموو کوردان لا شوێنێک بن، لا شوێنە بینەری من جەژنیان پیرۆز بێ. بەداخەو کاکە دیرمان من ئەمڕۆ ڕاستە بەشدار بووم لە بەرەوەی خۆم بە درێژایی چەند ساڵ ئەڵێم ژیان بەردەوامە، هونەر بەردەوامە. ڕاست ببوونن کە من نەشم توانێت جلوبەرجی ڕسمی و جلوبەرجی کوردی بپۆشم، چکە بۆ ئێمە جەژنێکی زۆر ناخۆش بوو وەکو گەڕیان میدیا، وەکو کۆمەڵی هونەری میلی کوردستان دوو هونەرمەندی ئازیز و خۆشەویستمان لەدەستدا. بەڵام ئێمە من هەموو کات خۆمێکێکم نوای لە هەموو بەرنامەکانەوە تومە گەر ئەگەر منیش بمرم هاوڕەکانم وە هەنداوە تومە هیوادارم ئێوە نەوەستن، ژیان بەردەوامە. ئەجینا بەداخەوە ڕۆحی هەردوو هونەرمەندی زۆر خۆشەویست و ئازیز و هاوکار و هاوپیشەمان ئەحمەد دەروێش و ئالانە ڕەش شاد بێ. من بەڕاستی دڵتەنگم، بەڵام ئەمەیە دڵی جەماوەڕ خۆش بێت و دڵیەوە خۆش بێت. تەمەند درێژ بی تەمەند درێژی بۆ جەناب تو بۆ هونەرمەندە جوانانەی کە لە ئەمڕۆدا درێژە بە و ڕێچکە ڕەسەنایەتی و هونەریە دەدەن. کاک جەزا ئێمە لە جەژنداین لە خۆشیدا من دڵنیام ڕۆحی ئەوانی ژەرسا ئاسوودەیە، چونکە لە ڕۆحیاندا هونەر هەبووە، هونەری ملی هەبووە، پێیان خۆش بووە کە کەسانێک هونەری ملی ئیدامە پێ بدەن. من دڵنیام سەرۆکەکەیان کە جەنابتی سەرۆکی کۆمەڵەی هونەر ملیەکانی ئیدامە بەم ڕێچکەیە دەدەی کە هونەری ڕەسەنی کوردیە. تا چەند لە جەژن و بۆنەکاندا گرنگە ئێمە لەسەر ڕەسەنایەتی و ئەم چینە ڕەسەنایەتیە بڕۆین. لە ڕاستیە من ئەمڕۆ زۆر دڵخۆشترم کابینم بە ئامێرە میلیەکان بەشدارین. هەمیشە من دڵخۆشە بم بە بیستنی باڵەبان و زەڕ و کەمان و سنتور و تار و ئەم ئامێرانە دایرە و بەڕاستیە بێمە بایەق بەمانە بینەوە کەڵە پۆستە و ئیدارە ئین مەخسیان پۆستە دیارە باڵەبان بووە ئاسپیکرۆ دایرە ئیدارە ئین دایرە بووە کۆن دایرش بەکاراتوە. ئەگەر گوێبیستی گۆرانەکانی برایانی زیزی بین زۆر بە جوانی ئەوە بە دیەکەین کە چۆن بە دایرەیەکەوە ئەوم گۆرانێک خۆشە وتراوە. هیوادارم ئێمە بتوانین هەر بەم هونەرە میلیە جارێکتە بچینەوە ناو خەڵک. من لە بەرنامەی پێشوە متابعی بەڕێستم کرد کە باسی وەت کرد وشە و وشە سازی و تێکست و وشەی گۆرانیەکان. ئێمە کە ئەندێک گۆرانی میلی هەیە ئەگەر گوێبیستی بین نەک هەر وشە سازیە گوێ لە عینەدی بگرین هەمووی پند و ئامۆژگاریە، گوێ لە سەعری سەردەشتی بگرین یەک پارچە پند و گوێ لە میدیا حسێن بگرین، گوێ لەو گۆرانیە کۆنانە بگرین، هەمووی یەک پارچە دڵشا دەکات. کە باسی عەشقەکەشیان دەکەن زۆر جار لە عەشقەکەدا عەشقی جوانی دەبینی وایە، یعنی حورمەتەن وەکو تەنز وەکو تاالێق وەکو عیدارکردنی عەشقەکەیان نییە. عەشق مەرج نییە ئەمە تەنها ڕەگەزی بەرامبەر بڵێن، عەشقی دایک دەڵێن، عەشقی نیشتیمان دەڵێن، هەمویان بە جوانی و بە پارایی باسی دەکەن. ئەمەش گرنگە بۆ هونەری قوربان گوێ لە هونەرە میلیە بگرە کە لە ڕۆژهەڵاتەوە سەرچاوی گرتووە هەندێکی گۆرانی وەتەن باشترینە کە اسماعیلایغای چەوگار و نازانم ئەمانە هونەرمەندی میلی بوون، بەڵام هەمیشە عەشقی نیشتیمان و عەشقی وەکو بەڕێز باسکی دایک و خۆشەویستی و هەموو شتەکانیان تێکەڵ کردو لەگەڵ سروشتی و جوانی دیمەنە جوانەکانی کوردستان و ناوی دێهاتەکان و ناوی سروشت و شاخەکانی کوردستان ئەگرۆ بە تێکست و گۆرانی. ڕاستە. کاک عامر جەژنی بەڕێستان پیرۆز بێت. هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشییا بیت و ئەو دەنگە زوڵاڵت هەر بمێنێ بۆ کورد و کوردستان. زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم و زۆر سپاس هەر لە خۆشییا بن و جەژی هەموو لای پیرۆز بێ و زۆر خۆشی بێت و
دەستی کاک دەزاش ماچەکەین و ئەو برا بە ڕێزانە مەسەوەر و کاک جەزا پشتیوانی هەمومانە کاکە سەرۆکی کۆمەڵی هونەرمەندە ملیەکانە و وەڵام من خزمەتکاری هونەری میلیم قەت وشەی سەرۆکم پێخۆش نیە من خزمەتکاری هونەرمەندان و هونەری میلیم جا متەواضعی جەناب زۆر زۆر گرنگە هەرگیز باوەڕکە وشەی سەرۆک و پۆستوانم هیچ پێخۆش نیە تەمەندرێژ بیت ئەوە تا خۆم دێر لە خواری خۆر دەشم ئەسپەکە قەت ئەوەم نییە من لە هەر شوێنە پێویستیان بە منە بێ هاوڕەکانم بۆ هەر شوێنێک پێم بڵێم مەکو ئەندامێکە چم لەگەڵ نمونە زۆر بێت جێشانازیمانی کاک ئامر ئەو تاخانەیە چییە باسی تاخانەکەم بۆ بکە لەقەبێکە برادرێ پێی وتمتر وردە ڕۆژ بەناوە ترکەوەی کە گۆرانی بێژ بێت لەقەبێکی هەرە بێت والله تقریبا 2004 ئەوانەوە 2004 برادر ئەو لەقەبی پێی وتمتر لەقەبەکەم ڕەوە نەبوو لەگەڵ نەک ماژیام بەتەنیا بووم ڕاستە تاقانە ئێتر ئەویش ئەو تاقانەی لە ناوەکەم بەڵام هەمومان براو کەسی توین وە ئێستا وەکو پەنجەکانی دەست هەمومان دانیشتوین ئەوە مەجلیسێکی جوانمان بەستووە و یەکێ بە ئامێریکەمان یەکێ بە زەرب و کاک جەزا من ئەو کێشەیەم هەیە لەگەڵ ناوهێنانی ئالەتەکانە زەرب و باڵەبان و ئەوە کەمان و دایرە و سنتور و دەف و ئەوە هەموو وشە جوانەکان باشە منی زۆر دڵخۆشیان لێکم هەر لایەن خۆمەوە برا بە ڕێزانە کاکە ڕەحیم و کە هەردوو کاکە ڕەحیم و کاکە بابان و کاکە بەختیار لەگەڵ کاکە دەزا و سپاس دەکەم کاکەمان لە گۆرانێکی دیکە بێت پێم خۆشە ئێستا هاوڵاتیان و چین و توێژەکان لە کەیف و خۆشیدان ئێمەش بتوانین بە کەیفێکی زیاترەوە جەوەکەیان بۆ خۆشتر بکەین باشە زۆر فەرمون يانا لقلي بريدا ويوا
يمناكري زراون يمناكري زراون جانا سرنجاو مكي دوراون دوراون واوري واو جانا يساوش كبيري لين بوتمي وام دمكاو تهوري جاوي دوبوتن ايوا ريدا ديداو ديداو خبايا ربايا رني بويو هو مايا رني خبري مايا رني بويو زي مايا رني اغيري بري بويو تايا ويكري مايا رني شي واي وايا دويري حاكم بايا بميكوجي لو فنايا منيناني ميالي ليلا بخير بينەوە بەخێر بێنەوە ماشەڵڵاه لەو دەنگە کاک جەزا چی دەڵێی بۆ دەنگە جوان و زوڵاڵەی کاک عامر باوەڕم پێ بکە کاک دیلمان ئەم شۆ زیاتر من بەنامەم لەگەڵ کردووە پێشتر کاک عامر وە خۆشم بە کەمتەرخە مەزانم بەرامبەری کاک عامر بەڕاستی ئەبووە بەڕاستی زۆر لەوە زیاتری بە کورە چکە دەنگێکی ڕەسەنی زۆر زۆر خامێکی جوان لە دەنگی هەیە جا باە شتێ پێ بڵێم کاک محمود محەممەد قوربان جا من تۆزێک بینی ئەم و کاک محمود زوو تێگەیە تۆزێک فیتنی یەکەم لە بینیانە و کاک محمود حکوێ هاوڕێی دێرینمە جا بەجارێ ئەچم دەفعێکەوەم کاک محمود بەڕاستی ئامر ئەغنی گۆرانەکانی تۆڵێتەوەیتر ئەوش بەڕاستی بە سوعبەتەوە بەڵێ ئیتێویش دەڵێ کاک ئامر معقول نێم کاکە بەڕاستی تا ئێستا یەک دوو دەفتەری پیاکرەوە بە باڕژ نی بەشتیە بەس هەرەمەیەنی بکەم دەفعیکەم ئەڵەم بەدەنگی تۆ کاکە گۆرانەکانی هەمووی تۆڵێتەوە وای عامر عامریش دەڵێت ئەم خۆشی ئەبێ کۆپیڕایتی بخەینە سەر حەقی وایە ئەبێ کۆپیڕایتی بۆ دەنێت کە دەنگی لەوە چێ دەنگێکی زوڵاڵە بەڕاستی هەمیشەکە من مەسەلە مجاملە نەبێ ئیشم بە مجاملە نییە کاک جەزا بەڵام کاک جەزا هەرگیز دەست بۆ دەنگێک نابات کە جێگە نەگرێت باوەڕ دەبەست سۆزێکی زۆر خۆشەوە کاک ڕەحیم و کاک ڕەحیمی تری شارزان و هەموو برادرانە کاک بەختیار و کاکە بابن سۆزێکی زۆر کوردەواری خۆش لە دەنگی کاک عامرە هەیە ڕاستە خۆتە من دێشبی کاک عامرگیان کاک عامر کاریگەری کاک محمود لەسەر بوو بەڵێ یان لە کاریگەری بەڕێزیانەوە یا هەر ئەداکەی خۆت هەستەیە کردکە وەڵی هەر خۆم حەزم لە سەوتی شێوەوەی شتێک ڕاستە ئەو باشتری تر ئەمە بوو بە بەڵگەیەکی تر کاک دیرمانجا ئەمە ئێستا تۆما کرا ئەمەی پیشانێمەوە کاک محموڵم ئەوە بۆێ ئەمە هیچ نێ بەڵگەیە کاکە دیرمان من زوو ئاژەوانیمەوە لە بینیانە کاک جەزا تا چەند گرنگە لە نێو هوەری ملیدا هوەری تەقلیدکردنەوە هەبێت بەڕاستی کاکە لەسەر ڕێچکە ڕەسەنەکە دەڵێ بۆ خۆیان کاکە دیمان زۆر گرنگە هەرچەنە هەرگیز هەرچی کۆپی دنیاە قەدۆک و ئەسڵ نابێتەوە شتێکی ئینکار ناکرێت سەی علیێزغەرێک تر قەت نابێتەوە مابلێک تر قەت نابێت هەیە لەسەر ڕێچکەکەی زۆر بەردەوا من سا بەداخەوەکو باسم کرد ئەحمەد دەروێشمان لێ ڕۆی ئەو کەلێنە هەرگیز پڕ نابێتەوە هەرگیز بەڵام ئەم ڕێچکەگرتنە
ڕۆشتن لەسەر ئەم ڕێبازە هوەریە زۆر لەو باشترە کە دوای مەسەرە هوەرێکی شێوا بکێ مەسە ئەمە ئەگەر دڵنیام بەردەوام بێت و بایەخی پێ بدرێت و ئێمە کەم تەرخەم نەبین بەرامبەری هونەرمەندان هاوکاری بن کەناڵەکان ینی باوەڕ بێکە بە ماوەیەکتر ئەم دەنگە جێگەی خۆی کاتۆ لە ناو دنیا جوانەکەی هوەری ڕەسەنگێکی ڕەسەنی کوردیش دەمێنێت زۆر زۆر گرنگە جا کاک ئامر بە یەکشت بڵێن ئێمە وەکو میدیاکار و ڕۆژنامەنووس زۆر جار هەوڵ دەدەین بەرکەوتنمان لەگەڵ ئەو دەنگانەدا هەبێت کە دەنگی پاراوی کوردین ئایا لە هوەر بێت ئایا لە نووسین بێت ئایا لە هەر بوارێکی کۆمەڵگە بێت ئەمە گرنگە کاک جەزا بە تایبەتی ئێستا کاک ئامر زۆر هەستەکەمەتر مۆزۆکەمان قوڵ کردەوە لە جەناب هەرچەند شایستەتەوە هیوادارم وەکو مامەسا جەزاڵێ هیوادارم ئایندەیەکی گەشت هەبێت ئەم جارە باڕێتمەکە بگۆڕین بەس ئەمەی کاگەحمەوی شتێکی زۆر ناخۆش و بەزدی بەداخەوە زۆر بێت ئەوەی هەمومان ئەدایەکی جۆمان بناکرێت بەداخەوە ئەو ئازیزانە لە جەژنی ڕابردوودا لەگەڵمان نبوون لەوانەیە جەژنی ڕابردووتر کاک جەزا خەمی بە حەمەتاڵەکەی خۆمان خوارد بێت جەژنی ڕابردوو بەڕێزە شایەتەوەی کە ئالان ڕەش چەند لە من دڵسوەستر خەریکی بەرنامەکە بوو کاگالان یادگاریەکی جوانی بۆ ئێمە تۆمار کرد کە ئەو کەیف و خۆشیی لە پشت کامێرەوە بە ئێمە دەدا ئەمە وەکو وەفا و ڕێزێک ئیشەڵا ڕۆحی شا دەبێت دڵنیام ڕۆحی شا دەبێت بەو ڕۆحە پاکەوە کە لە نێو کۆمەڵگەدا هەبووە کاک ئامر با بچینەوە لای گۆرانیان بەس تۆزێک کەیف بە کەیفتر الشيخم كشوايا وينا ملا زادايا الشيخم كشوايا ملا زادايا شربين خوازم ديدي يجدبك زادايا امان رانا ورينيا هاي لرانا ورينيا كوش مرانا كاي جوانا ولد خلوي وي بين مانا كاي مجان مدرسيا بلجيانا كاي هاي بلجوانيا كاي وكوشي وي وي حمدان ويا زلفد وخنايا توسر كان ويا زلفد وخني ديدي توسر كان ويا امان رانا وريني تشمر انا كاي جوانا ورد خلوي وي ديدي بين مانا كاي بجان درسي بلجانا كاي هي بلجوانيا كاي
هروا ضروا شابنا وديدو هروا ضروا ويبنا وديدو زودي سوني ايوانا بيدو دايكري جيربي اي توي بجيدو نجميل وين نجميل وين نجميل اني تاقاني مري جينا بينو تاقاني مري جينا بينو ئەو دەست و چاوەتان خۆش بێت دەستان خۆش بێ و بەرەکەت بکەوێتە دەست و تەمەن و هەموو شتێکتانەوە بەخێر بێنەوە ساکین کاکەدیمە کاک جەزا جوانەکە جوان ڕۆشتن بەس منتان لە شتێک بێبەش کردووە هەر یەکە و بە ئالەتێکە و خۆتان مەشغوڵ کردووە کاکەمت چی فێر بە کاکدیمان فێری ئالەتێ ببە فێر خۆم فێری ئالەتێ بکەم باشەوە فێر ببە بەڵای کاک جەزا لە جەنابە نزیک بوومە بێ هەر فێری ئالەتێکم بکەن بێگومان چەند درەنگ بێ ئێشتا هەر بڵێ درەنگە درەنگ نیە توانین فێری ئامێرێک بی ڕاستە من باشترین هاوڕێم هونەرمەندی دێرین و شانۆکە عمەری کەریماغایە تقریبان چەند ساڵەوە لەمە پێشاوتی تۆ بڵێ فێری ئامێری ساز بمتم بەڵە چۆن فێر نابی حەزی لە خۆشترین گۆرانیش بووی لە هەمووشی قورسترە گۆرانی لۆرچێ حەسەن زیرەک یەک مقدمەی زۆر قورسیە باوەڕم پێ بکە بۆ منیش قورسە بەڵام دوازار فێر بوو کاک عومەر فێری ئەو گۆرانێ بوو ڕاستە کەواتە هەوڵ و ئیرادە یەکێکە لە خاڵە سەرەکیەکانی هەموو مرۆڤێک کە کاری لەسەر بێگومان بێگومان بەڵێ کاکدی کاک جەزا بەدەلەوە بەڕێزە سەرۆکی کۆمەڵەی هونەرە ملیەکانی لێرەیە بەرپرسیارەتێکی قورست لەسرە بۆ ئەو هونەرمەندە ملیانەی کە لە بابلە نزیکن یا بەرکەوتنیان لەگەڵ جەنابتایە یاخود هەرچۆن هەیە ناویان هەیە لە لای جەنابتان سپرایستان چی دەبێت بۆ ئەم جەژنە بۆ ئەو هونەرمەندە ملیانەی کە لە لای ئێوان وەڵی ملیت ناشارمەوە سوپرایزی من ئەوەیە کە 10 ساڵی ڕێکە خەریکیون خەوێکیان بۆ بکەین بەڕاستی بەڵام بەداخەوە ئەمە جەژنانەیە دێڵی ئەمە جەژنانە ملی ڕێگەێنم کە پرۆژین نیشتە جێبوونەکەیان دوای جەژن ڕاستەخۆ بە چەند ڕۆژێکی کەم بوو بەڕاستی و یەتە دی و تیرروپشکەکان جامەیرێ و زۆربەی هونەرمەندان ئەوەی کە فۆرمیان پرگرێتەوە بن بە خاوەن یەکەی نیشتە جێبوون بەڵام بەداخەوە لێم خەبەرەکان خۆشەوەم ناخۆشە لە ماوەی ئەم 2 ساڵی ئەخیرا کەیتە فۆرمەکانمان پڕ کردەوە ئەتوانم بڵم زیاتر لە تقریبان حەوت کەوت بۆ 8 کەس لە ئەندامەکانمان هێدی چرای بەختیان کوژایە و بۆ ئەبدی بەجیان نشتین بۆ ئاواتێک خۆیان نەگەشتین یعنی ئەمە خەبەرە چەند خۆشە باوەڕ کە دوێنێ برادێک ینی لە قسێکی خۆشی کۆمیدی کرد بەڵام من دڵم بەعکسەوە لە تەنزێکی گریاناویە چوو چۆن قسێکی تەنزێکی پێ بکەنی بەس من گریان ماوە تێقوای ناوی بنەی پرۆژەی نیشتە جێبوونی بێ هاوسەرەکانی هونەرمەندانی کوردستان یا بێوەژنانی هونەرمەندانی کوردستان وتی بەداخەوە چەند هونەرمەندێک ئەوەی کە زۆر حەز و ئاواتیان نەبوو کە پێی بگەن پێی نەگەشتننی زۆربیان باوەڕم پێ ڕاستە بەداخەوە کەواتە ئەم خاڵە گرنگە کە ئێوە وەکو جەژنانە پێشکەشی دەکەن بۆ هونەرمەندە ملیانەی کە هەن لێرەوە خەبەرە حەزەکەم جەژنانە بێ بە دڵنیایی پیانە بە دڵنیایی پیانەڵام جارێ هونەرمەندە دێرینەکان بەبێ هیچ تیر و پشکێ بوون بە خاوەنی ئەمە جیاوازیش نەکراوە جیاوازی نەکراوە بەڵام لە هەموو دنیاە لە فەرمانگەکانی دەوڵەتی شاوایە خاڵبەندی ئەو کەسە چەند خێزانی هەیە چەند سەرخێزانە چەند مناڵی هەیە کرێچیە مەسەرەن چەند ساڵ ئەزمموی هوەری هەیە ئەمانە پێشترن لە ئەو کەسانەی تر هەمویان کە ئەندا من دوجار بەڵام ئەبێ ڕێز ئەزمموی جەژنەوە کاری لەسەر دەکرێوانی وڵا هەموو کارێک تەواو بووە تەنها مەڕاستیمێکمان ماوە کە ڕێکی بخەین مەڕاستیمێکی پرۆتۆکۆلی و ئاهەنگسازیە بۆ ئەو ڕۆژێکەوە ئیعلانیەکەین و دڵی هەمویان خۆش کارێکی باشە نمونەتان زۆر بێت سەرکەوتوو بن کاک عامر جەژنانەی تۆ یا جەژن لە ڕابردووە لای تۆ چی بووە ئەو مایکەکە جەژنای چۆرە وەرگتووە مایکەیە کاک عامر جەژنانی باش وەرگتووە لە کاک ڕاستەکە جەژنانە وەردەگرت ئێستاش کاک عامر جەژنانە خۆشەوە نیە خۆشەوە وانە
بەخوا تەمەەن نازانێت زۆر جار هەرچۆن وەرەگرم ئێستاش ئێوەڵڵا ئێوەڵڵا بەس مناڵەکان کاکە زۆر جارێن داوای ژنای لە تو دەکەن شتێکم کردووە بە هەزاریان نەمێ بوانێ خەڵم وەکو کابرای لێکە ئەوە ئێمە دراسەیەکمان هەبوو کاک جەزا هەموو گیرفانی پڕ بوو لە 250 باشە چی مناڵەکانی بینی کاکە بێڵیشی ناکردن 250 هەر دڵی پێی خۆشە بێ خۆی مەسەلە پارەکە نییە یعنی تۆ لە شەوی بەراتی شاکە ئەچی چەند چکلێت کۆ بکەیتەوە بە قەدەرەوە نەبوو جاران دەنگیت پارەی ئاسن بوو ئەگە پێنج پرسیش بێن مناڵ دڵی بۆ خۆشە کاک جەزا لە بەرنامەی یەکەم لە ڕۆژی یەکەمی جەژندا پرسیاری ئەوم لە میوانە بەڕێزەکان کرد کە زۆر جار جۆلانێ هەبوو یا ئەسپ و عەرەبانە هەبوو یا دەرەچێت یا ئێمە زۆر جار هیلمان دەکرد دەمانچەی ترەقە و ئاو ئەوانەمان هەبوو نازانم ئێوە کردبێتان یانە کردوتانە یا بینیوتانە ئەوە هەبوو لە سەردەمیەوەشە قوربانجان لە سەردەمیمە ئێستا شاری یاری هەیە نازانم مەدینە ئاو و یاری هۆڵی یاری داخی ئەو شتانە نەبووم پیانەوە جەژنەکە جەژنەکە چیە ئیتر لە هەندێک گەڕەکە بۆ نمونە لە مەجیبەک لە شوێنەکە کرا لە شوێنی ئەوەی کە ئێستا نەخۆشخانەی بڵێ بانقێکی لێ لە پشتی محکەمەی کۆن ئەوە جەژنەکەی ئێمە بکە ئێمە مناڵی و گەڕەکانی مەڵکەنی نەخۆشخانەی مناڵان تقریبا بەرامبەری مناڵان ئەوە ئەوە جەژنەکە بوو کە لە پیانەوە ئێمە چوین لەوێ ئیتر خۆشترین یاری ئەمە یا کورسی و چەرک و فەلەک و ماین چقەڵ و لە ماڵکەندیەوە دەچوونێ بڵێ ئەم شتانە هەبوو لەگەڵ شایان نەسیب کە بۆ دەرچوایە و ئیتر سواری عربانێکی تریشقا بووی باوەڕم پێ بکە یەک فەڕی زۆر کەمی پێلای لە تەواو تازەیەکەمەوە دانا ئەوە خۆش بدانە بەکارێنی ڕۆڵی نییە کاکە ئامر مایکەکە بەکارێن ئەمرا بوو سەرەکەوتی و تازەیەکەمەوە باشە بۆ عامر نەمزانونە پیرەبی ڕبعی ئەم عامر بەختە عامرم بەگەنج جێتەوە کەچی ئەم کاک دیرمان خۆی ئەترافی کرد ئەمی ژۆک و بەرنامی پێشوو کێ بۆ ئەترافی کرد جەلال باسی ساڵی هەشتاکانی کرد وتی دوای لە تاواتی مناڵ بووم و کاتە ئێستا عامریش باسی ڕبعی کرد کاکە ڕبعینی کاک عامر خۆت ڕاستکەرەوە لە هەفتاکانە لە هەشتاکانە لە شەسەکانە کامیان لە کامیان بووی تۆ لە هەفتاکانەی باشە وەڵام بریان باش ماوەتەوە ئەوە هەفتاوەش هەفتاوەنەوە ئێ وەڵات تەمەن درێژ یاخوا تەمەن درێژ لە دەستگەرە هەفتاوەنەوە بەس هەفتاوەشتم ئێستا ڕاستیمان پێ بڵێ من حەقم چییە بەسەر دەستگەرەکە با هەفتانە بێ بوڕ وتی با عەباسی گوڵچین بێ بوڕێتەوە وەڵا با هەفتانە بێ بوڕێتەوە ئێستا خۆی یەکلایی کردەوە بەو ئەوانە وەڵا کاک دیرمان من تەکلیفێکم لێ هەیە و گۆرانیش بۆی جارێکتر ئاژاوەکە گەرم کەمەوەی ئەموو بینی کاک مەحموود گۆرانی خێڵە بە ئەستێرەکەی بانی قەڵاتێ زۆر خۆشێڵە ڕێگەچینە لای و گۆرانی هیوادارم بۆ بڵێت بەخوا ئەوەشمان هەیە ئەویش حازر بێ کاکەڵێ ماڵی زیادە سەر ناشکێنە کاک جەس ئەوە شەڵی وانە دەفەرمو نەچینە لای گۆرانیەک و دێنەوە بۆ درێژەی بەرنامەکە لەژێر باڵی من چەمیێ ئاگرۆڵا و قیامەدێ لەژێر باڵی منەی چەمی مردنایە خۆش لە ڕەفێکەمی لە خۆمای لە دەست دنیاوی بێوەفا
خدا ديزاني جايا ويبنا غالي خدا ديزاني جايا ويبنا غالي هر لاقل من بوي جايا ويوصل لاقلتي لا 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 هني استوقريانا جمالي تود وانا تبكى كان بندانا دوي كوتي كوتم ايوي كوت بويرانا نصر من بوا جايا وينادو جيراني نصر من بوا جايا وينادو جيراني تاريخنا برسي جايا ويتوني فيلاني لا 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 حزرات قريانا لمالي تودوانا او شاو كان بندانا دوي كوتي كوتمه ايوي كوت ما ويرانا بەخێر بێنەوە دەستان خۆش کاک جەزا چۆن گوڵبژێری ئەم گۆرانیت کرد بەڕاستی ئەم گۆرانیانە زۆر دانسخان کاکە دیلمانجیان وەکو هەستیشم پێکردن وەکو ئەو سۆزەم دۆزیێتەوە دەنگی کاکە ئامرە پێشوی بینە بەنامەکەەوە هەر ئەو کەمێک دەدە دڵمان کرد زۆر خۆشی ئەدا کرد حەزم کرد پێشکەشتانی بکە دەستە خۆش بێ کاک جەزا جا من ئەمڕۆ کە ڕۆژی جەژنە پێم خۆشە فرسەت بقۆزمەوە لەوەی کە مژدانەکان و دڵخۆشیەکانت ئەوە بۆ هونەرمەندە ملیەکان چی دەبێت ئەمە خاڵێکە پرۆژەی ئایندەتان وەکو ئەو دەستەیە کە پێکتان هێناوە بۆ هونەرمەندانی ملی چی دەبێت کاک دیمانەوەی کە ئاشکرای ئێمە هەمیشە لە داکۆچیکردنەوەی لە مافی ئەندامەکانمان ئێستا لێتان ناشارمەوە کە دەرگای دامەزرانی کراوەتەوە لە هەوڵیەوەین هەندێک پشک وەرگین بۆ دامەزرانی بەشێک لە ئەندامەکانمان لە گەنجەکان یا لە کوڕ و نەوەکانی هونەرمەندەکانمان لە هەوڵی وین دوای جەژن ئیشەڵا لە هەوڵەکانمان بەردەوامانە بی باشە پرسیارێک دێتە پێش کاک جەزا زۆر جار ئەو هونەرمەندە ملیانە بۆ خۆیان نەماوە بەڵام وەکو بەڕێستان پێشتر گوتان منداڵەکانیان خێزانەکانیان هاوسەرەکانیان لە ژیانێکی کولەمەرگیدا ژیان دەکەن تا چەند هەوڵتان ناوە ژیانی ئەوانیش بێنەوە سەر ڕێڕاستە دەڕاستیان بەردەوامی لە هەوڵدان بۆ ئەوان و ئەو پرۆژێنی شتەجێبوونش بەشێکە لە بەدیێنانی خەونی ئەو نەرمەندانی لە ژیانە نەماون بۆی کە بتوانە خانەوادەکانیان تیای بحەسێنەوە بۆ ئێمە هەمیشە لەگە خەمی خانەوادەکانیان لێت ناشارمەوە هونەرمەندمانەیە چەند ساڵە لە ژیانە نەماوە بەزیمە بەردەوام لە خەمی نەوەکانی و لە خەمی خێزان و خانەوادەکەین و هەمیشە لە دوور بێ لە نەخۆشکەوتنە لەخوا نەخواستە لە حاڵەتی کۆچکردنە ئێمە پشت و پەنایان بووین و وەکو کۆمەڵی هونەری میلی کوردستان هەرگیز بەجێمان نێشتوون هیوام لە ساقیتانە سپاسە کاک ئامر بەڕاستی کاکزات جێدەستی دیارە هەم بۆ گۆرانی بەژانی ڕۆژهەڵات و هەم بۆی خۆشمان ئەوە خاڵێکی گرنگە کە من هەستم پێ کردووە زۆر جار جیاوازی ناکات لە نێوان هونەرمەندانی ڕۆژهەڵات و هونەرمەندانی باشووردا ئەمە ڕاستە ئەمە گرنگە جەنابەت تا چەند ینی لە ڕێی کاک جەزاوە وەکو ئەڵێن چەندێمە ئێستا لە جەژندان کاک جەزا دەڵێن بۆ بەرنامەکەتان کرد بە بەڕاستی بابەتی کاک جەزا بەڵام وەکو حەقێک کە لەم ڕۆژەدا ئێمە زۆر جار لەم جەژنانەدا هونەرمەندە ملیەکان دێنە نێو بەرنامەکانمانە و بەرنامەکانمان بە کەیفتر دەکەن خۆشی دەخەنە نێو بەرنامەکانەوە حەقی خۆیەتی لێرەدا باسی هەندێک کەسایەتی بکەین کە ماندوون وانە ئەم ماندووبوونیان بە بەرزی بنرخێنین تا چەند ئەمە گرنگە کە وەکەڵێن جیاوازی نەکرێت لە نێوان هونەرمەندێکی باکوور بێ باشوور بێ هەر چۆن بێت تا کۆتایی ئەوە دوولایەنەیە منیش سوپاسی هونەرمەندە میلیەکانەکەمێنی بەڕاستی من بەبێ ئەوان هیچ نین یعنی هەم ژەنیارەکان هەم گۆرانی بێژەکان باشترین گۆرانی بێژی ڕۆژهەڵات
بە تەمەنەکانیان بازمن بۆ هەچ بەرنامەی پێمت پێ لێەوە هاتۆ بۆ لای من لە ژەنیارەکانی ڕۆژهەڵات لە گۆرانی بێژەکان و هی ئێرەش و ئەم هونەرمەندانەی کێبینی لە بەرچاوە بۆ سەدان و دەیان کاری خۆبەخش لەگەڵ ما بوون. ئەمە بەمە توانمانە پێگەیەک بۆ خۆمان لەناو کۆمەلگایە خەڵک بە چاوی ڕێزەوە ئێستا سەیری هونەرمەندی میلیەکە هونەرمەندی میلی جاران ئەوان نەزڕێکی خراپیان نەبوو بەرامبەری هونەرمەندی میلی ئەوان غەڵەت تێگەشت غەڵەت تێگەشتنەکە لەوەیە بوو هەندێ بەندی نەشیا و هەندێ هونەرمەندی کە هونەرمەندێکی ئاس شێوا و نزمیان پێشکەشەکرد ئەوە بە هونەری میلی تێگەشت بوون بەڵام ئەوان بێ ئاگا بوون لەوانەیە ئەوانە ئەستان ئەندامی کۆمەڵی هونەری میلینین ئێمە هونەرمەندی میلی ئەم هونەرمەندە ڕەسەنانن کە میلی ڕاستە من بەداخەوە بەرنامەکەم بەرەو کۆتا ڕۆشت حەزمە دەکرد زیاتر لەگەڵ دەست و پەنجە ڕەنگینەکانی ئەم هونەرمەندە جوانانە یا دەنگە پڕسۆز و جۆش و خۆشەکەی کاک ئامردا بوومایە و لەگەڵ قسە خۆشەکان و هاوکاری و دڵنەواییکردنەکانی جەنابوو مایە کاکجەزا هیوام سەرکەوتنی هەموو لایەکتانە دەستان خۆش بێ لەش ساغ بن ئەتانەوێت قسە یەکمان بۆ بکەن یا ناتانێت ئەو مایکەمان بەرێ با دوو قسەی کۆتاییان پێ بکەین وەکو کۆتایی ئەوانە هەر لە کاک ڕەحیمەوە شەڕی لەسەر مەکەن کاکە زۆرتان ڕەحیمجەمایکەکەی بۆ بگەین بابێت با بچێتە لای کاکە بەختیاری کاک بەختیار بەتوانە کاگرین مەجان وێڕای دەستخۆشی بۆ جەنابێ هیوادارم زۆرە بەنامەرە بەردەوام بێ سوپاس بۆ ژەنیاران و کاکجەزای بەڕێز و هیوای سەرکەوتن جەژنی قوربان پیرۆزەکان لە تاریخ خەڵکی کوردستان هیوادارم ببێتە جەژنی شیعران بۆ هەموو لایە سپاس دەکەم هیوام لەش ساخی تۆ ماندوو بووی ئێمەش سپاس دەکەین بە عەرەقی ناوچاوان تا دیارە کە ماندوو بووی کۆتا قسە لەو برا جوانانەشم وەرگرم کاکە بابان دووبارە جەژن پیرۆز بێ لە هەر چوار پارچەی کوردستان و لە ئێوە و لە برادەرانی دوای کامێرە و پێش کامێرە و کاکە ئەم ستافە و کاکجەزای خۆشەویست لەش ساغ بیت ڕایز دەستخۆشیم بۆ جەناب کاک دیلمانی بەڕێز بۆ ستاوی پشت کامێرە بۆ کاک دیاری عزیز بۆ سەرۆکی کۆمەڵەکە و براگەورە کاکەجەزا هاوڕێیان بۆ هەموو لایەک و هیوادارم من بەرنامەی جەنابێ جوانتر و شایستەتر بێت سپاس دەکەم بە هیوان منی گوێڕایی دەستخۆشی بۆ کاناڵەکەتان و کاناڵی کاکجەزای خۆشەویست زەحمەت کێشە جژنە پیرۆزەش لە هەر چوار پارچە دەکەمەوە دووبارە لە منەوە دووبارە دەست و خۆش بێ لەش ساغی تۆ شەرمنم کاک ئامرگیان تۆش کۆتا قسەمان بۆ بکە و با بچینە لای کۆتایی بەرهەم دەستیەوە ماچەکەم و دەستان خۆش بێ بەڕاستی ئەرکتان کێشا و کاکجەزا ئەو برا بەڕێزانە ناوی هەموو بۆ نایەت بەڕاستی حەزتان کێشا و دەستان خۆش بێ و هەمیشە لە جەژن نابن سپاس بۆ دەنگە زۆر سپاستان دەکەم فرۆشەی کە هاتە بەڕێزت بەیەوە جوانە سەوتمان سپاس دەکەم بەڵام من هیوادارم هەموو جەژنێ بەیەکەوە بین کەس لەم ئازیزانە بەجێمان نێڵێ ئیشاڵا تەمەند درێژ بن بۆ سپاسی کاکە ڕێباز و کاکە دابان و هەموو ستا بە جوانەکەی کەناڵی سلێمانی پشتی کامێراکەم و هەموو بەڕێزانی لە بەرنمەکەیە لە دیاری باڵەبان کە ئامادەکاری ئەم بەرنمەیە بۆ من بەڕاستی سپاسێکم کاک دیاری پشتیوان و پشتگیرێکی باشی ئێمەیە هاوکارێکی باشی ئێمەیە لێرەوە بە فرسەتی دەزانم سپاسی تایبەتی جەنابیان و بەڕێستان و تەواوی ئەو تیمە بکەم کە زۆرجا قسە تەقلیدیەکە دەڵێن سەربازی ونن یعنی ئێمە زۆرجا لەسەر شاشە دەردەکەوین قسە دەکەین کەیف دەکەین خۆشی دەکەین دەکەوینە بەرچاویان بەڵام ئەو برادرە دسۆزانە هەموو تەکنیک و ئیشە جوانەکان ئەکەونەوە لای ئەوان ئەوانش کە مۆنتێری بەرنمەکە دەبن و مۆنتاژی بەرنمەکەمان دەکەن ئەوانش بۆ خۆیان ماندوو دەبن من لێرەوە وەکو جەژنانەیەک ئەگەر فرسەتم بنێ بە مافی خۆمی دەزانم سپاس و ڕێزێکی تایبەت بۆ مۆنتێری هەمیشەییم ینی کە کارەکانم بەردەوام لەگەڵ ئەودا بەڕێ دەکەم کاکشوان محەممەدە کاکشوان پشگیرێک و پشتیوانێکی باشی بەرنمەکانی من بووەوە دواتر ئەم بەرهەمە کە ئێمە دەیکەین دەچێتەوە بەردەست ئەو بە جوانی و بە پاکی دەخاتە بەرچاوی بیسەر و بینەرەکانمان ئێوەش لەش ساغ بن و هەمیشە لە جەژن و خۆشیدا بن و دوور بن لە بەڵاو دەچینە لای کۆتا بەرهەمی هەمویانەکەم و دەستان خۆش بێ و دەست خۆشییا بن و دەست خۆش فەرموون هروا دروا بنا بنا بو دقريبا نازا هروا دروا بنا بنا بو
بودا قريبا نازا كوشي لاقي درزيتنا كشومي بنازا كوشي لاقي درزيتنا ريم دقري ريبازا بازي دستم درچولو دستم كشومي بنازا هم دابو ما تكي ديلا ريم دقري ريبازا قسم بوياري جوانا بودا قريبا نازا قسم بوياري جوانا بودا قريبا نازا بازي دستم درچول دست كشتومي بنازا بندابو ما تشكي ديلا ريم دقري ريبازا بندابو ما تشكي ديلا كشتومي بنازا بختي بختي مجان هر نبرايا واو سياتاري من جايان دنجي دايا واو اي خاذو برا شاوكم توين تيري راوكم تاقل برا شاوكم توين تيري راوكم بازو بندي هولم بيشو رفيقي شولم بي بازو بندي هولم بيشو رفيقي شولم بي قرباني بمجان بالا درسيني فوتو شكر ميجان بونا شيريني هيدادو بيدايات ديرم كوتوايا هيدادو بيدايات ديرم كوتوايا ياركم شكر جان يمدور كوتاوا اي خاذو فرا تاوكم توين تيري راوكم تاقل فرا تاوكم توين تيري راوكم بازو بندي هولم بي خود رفيقي شولم بي بازو بندي هولم بي شو رفيقي شولم بي اي